والله هذا لما مرسايدي وعالمي فهم الله في غمر قبل ناك حكومة وذاك لبروا يجني دنيا دنيا بيزنس سينيا سلنيا هنا ودبي فرمان بار على وشاخي ورقري لا تومي ورقري دولة ورقري برا ورنقري برا حالم بي خاف لاوا حالم بي ويقرفتار بوا والله كهرباء ما دراوتي بأخذ بهمشتوا إيه بيرمان لي دوا أو سلكنا يعني ما أقول بري والله ديكما بس فرمان دار يعني دا توزيع لكم ئێستا بۆ داواکاریشی ئەو خەڵکەی هاتوین کە خەڵکی چواقڕەیە دیارە ئەو خەڵکە کاتی خۆی کە سەدەی دوکان دروستکراوە لە ساڵی 56 خەڵکەکان ڕاگواسە دەوری هەفتا هەشتا گوت دەهیناونە چواقڕەی لە چواقڕەی یەکی پارچەک زەویان داونی وەکو تەمری دیارە تەمریکیش وەکو تاپۆی وایە ئەو زەویانە بەکارهێناوەتە ئەو کاتی خۆی نازانم حکومەتی عێراق بۆ خەراج چۆن دەرکردووە ویستێتی ئەو زەویانە ئیفراسکە بۆ ئەوەی کە بکرێتە پرۆژە بەسەر ینی بەس بۆ بکرێتە مڵکی شارەوانی دیارە ئێمەش ئەوەی کە زانیمانە هەمومان هاتوین ئەو داواکاریمان بەرز کردەوە بەنای هەموو خەڵکی دیارە بەرزمان کرد کە ئەو ئەرزانە کۆمەڵێک پرۆژەیان لەسەرکراون خەڵکەیە کردێتە باغ خەڵکەیە پرۆژەی ماسی دەستکردە خەڵکەیە بۆ گاوداری بەکارینەوە ئیدی پرۆژەی کەشی تێدانا پرۆژەی بچووک ئێمە هاتوین داواکاری خۆمانی هەموو خەڵکی هاتوین چینێکن شارەوانی و جەنابی مدرنەعی دیارە ئەوان خوا هەڵناگرێ زۆر بە سدرێکی فراوانەوە جوێ بێنداینی ئەوانیش لەگەڵ ئێمە بەدووی دەکەین داوا دەکەین کە ئەو ئەرزانە بەڕاستی ئیفراز نەکرێت بۆ خەڵکی دیارە ئێمە لەگەڵ ئەوەین کە فەرمان بە ئەرزەی وەرگێ بەڵام شوێنی کە هەیە شوێنێکی سەخەری هەیە بە کەڵک دێت ینی شوێنی زراعینیە بە کەڵکی شتێکنا نەگەنمی لێ دەکەێت نەگڵە بۆ ڕۆژەی لێ دەکرێت هیچی لێ ناکرێت بەراو نیە پشتاوە شوێنی سەخەریە دەمانەیە لێی زەیف دەن بە فەرمان بەرات